تەرمی شاعیر و نووسەر و لێکۆڵەری دیاری کورد دکتۆر ڕەفیق سابیر لەسەر ئەرکی نووسنگەی قوبات تاڵەبانی جێگیری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان گەڕێنرایەوە هەرێمی کوردستان و سەر لە بەیانی ئەمڕۆژ کاتژمێر 10 خولەک لە مەراسیمێکی تایبەتدا مەراسیمی ڕێزلێنان لە هۆڵی ڕۆشنبیری ڕانیا بەڕێوە چووە پاشان تەرمەکەی بەرەو قەڵاتزێ بەڕێکرا و کاتژمێر 11 خولەک لە گۆڕستانی شارەکە تەرمی نووسەر و شاعیر و لێکۆڵەری دیاری کورد دکتۆر ڕەفیق سابیر بە خاک سپێردرا. دکتۆر ڕەفیق سابیر وەک لای هەمومان ئاشکرایە کە خاوەنی هۆنراوی بە تەنیا جێی مەهێڵن و ئەندامی پێشووی پەرلەمانی کوردستان و لە 28 شوباتی مانگی بڵین ئەم ساڵدا لە وڵاتی سوید کۆچی دوای کرد هەر لە سەبارەت بە خاک سپاردنی لێکۆڵەری دیاری کورد و نووسەر دکتۆر ڕەفیق سابیر هاوکارمان خالید ئەحمەد دەربارەی بە خاک سپاردنی تەرمی دکتۆر ڕەفیق سابیر چەند لێدوانێکی بۆ ئامادەکردوین و کارێکی بۆ ئامادەکردوین فەرمون با پێکەوە بینەری. دوێنێ تەرمی شاعیر و لێکۆڵەری دیاری کورد دکتۆر ڕەفیق سابیر لەسەر ئەرکی نووسنگی قوبات تاڵەبانی لە وڵاتی سویدەوە گەڕێنرایەوە هەرێمی کوردستان و لەلایەن تیمی پرۆتۆکۆلی جێگیری سەرۆکوەزیرانەوە پێشوازی لێکرا. سەرلەبانی ئەمڕۆژ لە مەراسیمێکی ڕێزلێنان لە هۆڵی ڕۆشنبیری ڕانیا بەڕێوە چوو پاشان تەرمەکەی بەرەو قەڵاتزێ بەڕێکرا و سەعات 11 خولەک لە گۆڕستانی شارەکە بە خاک سپێردرا. دکتۆر ڕەفیق سابیر خاوەنی هۆنراوەی بە تەنیا جێی مەهێڵنە و ئەندامی پێشووی پەرلەمانی کوردستانە لە 28 شوبات لە وڵاتی سوید کۆچی دوایی کرد. بەڕاستی ئەگەر لە سایشی ژیانی ڕەفیق سابیر بخوێنیەوە پانۆڕامای ژیانی هەر لە منداڵیەوە تا دەگاتە ئەوەی کە لە سوید دەگیرسێتەوە و دوازار وەفات دەکا لە بواری ئەداب لە بواری شعر لە بواری مێژوو لە بواری فکر لە بواری دامەزراندنی یەکێتی نووسەران لە شاخ و دەرکردنی گۆڤاری کوردستان زێپەنجەی ڕەفیق سابیر هەمیشە دیار بووە و کەسێک بووە بە توانای خۆی بە بیری خۆی بە فکری خۆی توانیوێتی لە ناو ملەتەکەی بە نەمری بمێنێتەوە و کە من ئەوانەی کە دەتوانن دوازار لە ناو ملەتەکەی خۆیان لە بواری ئەدەبیە لە بواری فەلسەفی فکریە ئەو نەمریە تۆمار بکەن. ڕەفیق سابیر یەکێکە لەو قەڵەمە جوان و بەبڕشتانەی کە توانی نەمری بۆ خۆی تۆمار کات. دکتۆر لە ساڵی 1950 لە شاری قەڵاتزێ لەدایک بووە خوێنی ئامادەی لێر تەواو کردە و زانکۆی بەغدا کۆلێژی زمان بەشی زمانی کوردی تەواو کردەوە لە ساڵ 1974 یەکەم بەرهەمی لە ساڵ 1976 بڵاو کردوەوە دیارە دوابەدایەوەش 12 کتێبی شعری هەیە کە دیارترینیان لاوکی هەڵەبجێ لە ساڵی 89 جگە لەوەش نزیکەی 25 کتێبی چاپکراوی هەیە و بۆ زۆرێک لە زمانەکانی فارسی عەرەبی ئینگلیزی بولغاری سویدی و نەرویجی و زمانەکانی کەش تەرجەمە کراون. دیارە هەم نووسەر بوو هەم شاعیر بوو هەم پێشمەرگە بوو هەم زمانزان بوو و هەم ڕۆژنامەنووسیش بوو چونکە ماوەیەکی زۆر کە لە ساڵی 76 بۆ 77 لە ڕۆژنامەی بیری نوێ چەندین بابەت و وتاری بڵاو کردوێتەوە.